بسم الله الرحمن الرحيم. خودم مالی کدام مالی ایوه مالی همولا که مالی نوکت آنها من بلایی خیلی خوب می‌دم سپاسی برای مالی کردی دنی دزدکیم و دستخوشی ام پروژه جوالیانی دکیم و بکاری چی پیروزی بینیم با خورمانو نوی دهاتومانو بو سرزم عمر روشنبیر و روشنگرانی که لیر نولاتی بریتانیا و اتوانن بناغی چی جوان بنیاد بدین بخوی ام پروژه جوانو بتوان خدمتی دوزی کردی پی بکن و بناوکان ما پی بگین و بیتا لانو لانکیک هم بو نرمندان بو شاعران بو نوسران و بو نامکانشمان بتوانن دهاتوی چی گشه هبین من یکشتم بخیال دهات سالی 2014 که هاتین بو بریتانیا یکم سردانی شاری کوبرتری کرد اگر زربتان شاری کوبرتیتان بینیدی زارکوی چیلیه زارکوی کدا تابلوی تواصراوه آلای همو ولاتەکانی تێدا بوو سێری ئاڵاکانم دەکرد بە تامەزلۆ ئەویست ئاڵای کوردستان ببینم بەداخۆ ئەوەی کە نەمبینی ئاڵای کوردستان بوو شەعرێکی مامۆستا پەشێوم پێکەوتەوە کە ئەڵێ چۆن بە وڵاتی بۆتان شتێکی لەم بابەتەیە ئەڵێ ڕشم بینی ئاڵای هەبوو سپین بینی ئاڵای هەبوو هەرچیم بینی ئاڵای هەبوو وتیان ئەی بێ ئاڵا بۆ دەرەوە وتم مەقی ژێنن کە گەڕامەوە ئەم چیرۆکەم بۆ مناڵانی وڵاتەکەم ئەجەرمەوە بە حەقیقەت ئێمە وەکو کوردێرە زۆر گرنگە هاوکار و پشتیوانی پرۆژەی لەو شێوە بین بۆ ئەوەی بتوانین نەوەکارمان ئاڵای خۆمانە پێ بناسێنین بۆ ئەوەی بتوانین داهاتوویەکی گەشا هەبێ بۆ ئەوەی خۆمان هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ڕۆشنبیری هەم لە ڕووی کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کە ئێوە وەکو پەنابەر لەم غوربەتە پێویستمان بە یەکە ماڵێک هەبی بۆ ئەوی یەکتر ببینێت شت لە یەکتر فێر بێت دووبارە دەستخۆشتانی دەکەم هەر بژنە